بە بڕیاری حکوومەتی عێراق کارکردن لە بەندەری گەورەی فاو دەست پێ دەکاتەوە و بۆ ئەو مەبەستەش بڕیارە 27 ئەم مانگا گرێبەستێک بە بڕی نزیکەی 3 ملیار دۆلار لەگەڵ کۆمپانیایەکی کۆری واژۆ بکرێت. فەرحان ئەلفەرتوسی بەڕێوەبەری کۆمپانیای گشتی بەندەرەکانی عێراق ئاشکرای کرد کە حکوومەتی عێراق لەگەڵ کۆمپانیای دایۆی کۆریای باشوور ڕێکەوتووە لەسەر جێبەجێکردنی قۆناغی یەکەمی پرۆژەی بەندەری گەورەی فاو لە پارێزگای بەسرە و بڕیارە ڕۆژی یەکشەممە بە ئامادەبوونی سەرۆکوەزیرانی عێراق گرێبەستی نێوانیان واژۆ بکەن. ئەلفەرتوسی لە میانەی کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ئاماژەی بەوەش کرد تەواوکردنی قۆناغی یەکەمی بەندەرەکە وا دەکات بەلایەنی کەمەوە توانای پێشوازیکردنی زیاتر لە 3 ملیۆن کۆنتێنەری هەبێت و پرۆژەکەش هەزاران هەلی کاری نوێ دەرەخسێنێت. هاوکات باسی لەوەش کردووە هەر سێ قۆناغەکەی بەندەرەکە لە ماوەی کەمتر لە 4 ساڵدا تەواو دەکرێت. ڕاشیگەیاندووە عێراق ئامادەیە بۆ گرێبەست لەگەڵ هەر کۆمپانیایەک کە بیەوێت دوو قۆناغەکەی دیکە جێبەجێ بکات. گرێبەستی بنیاتنانی بەندەرەکە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا مشتومڕی فراوانی بەدوای خۆی داهێنا، ئەویش بەهۆی ناکۆکی نهێنی نێوان لایەنە سیاسیەکان بۆ بەدەستێنانی نوێنەر لەو کۆمپانیانەی کە دەیانویست بەشدار بن لە پرۆژەکە. بەندەری گەورەی فاو لە ساڵی 2010 بەردی بناغی دانراوە و چاوەڕوان دەکرێت نەخشەی گواستنەوەی دەریایی بگۆڕێت و ببێتە ڕێڕەوێکی گرنگ بۆ گواستنەوەی کەلوپەل لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوادا بە جۆرێک کە عێراق بکاتە ناوەندێکی گرنگی بازرگانی، بەمەش داهاتێکی زۆر بۆ خەزانەی گشتی عێراق دەستەبەر دەکات.